کوردستان لە ڕووی جوگرافیاوە کەوتۆتە یەکێک لە گرنگترین ناوچەکانی جیهان کە بە خۆرهەڵاتی ناوەڕاست ئەویش بە دڵی جیهان ناسراوە. ئەم پێگەیەش لە ڕووی سامانی سەرزەوی و ژێرزەویەوە گەلێک دەوڵەمەندە. لە ڕووی سنوورە واقعیەکەیەوە دەڕوانێتە سەر هەردوو دەریای ناوەڕاست و کەنداوی فارس. هەر لە ڕووی سنووریشەوە لە شێوەی کەوانەیەک و لە نێو دڵی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئۆقرەی گرتووە. ئەم ڕووبەرە خاکەش لە باشووردا پانتایی کەمە و لە باکووردا پانتاییەکی زیاد دەکات کە بە درێژایی لە باکوورەوە بۆ باشوور 1000 کیلومترە. تێکڕای پانتایی باشوور 200 کیلومتر و لە باکووردا دەبێتە 750 کیلومتر. بەپێی بازنەکانی پانی و هێڵەکانی درێژیش دەکەوێتە نێوان هێڵەکانی درێژی 36 تا 50 خۆرهەڵات و بازنەکانی پانی 30 تا 40 باکوور، واتە دەکەوێتە بەشی نوێگۆی باکووری زەوی کە ڕووبەرەکەی نزیکەی 546,264 کیلومتری مربعە. ئەو خاکەشی لە دوای جەنگی جیهانی یەکەم بەم شێوازەدا بەشکرا. بەشی باکووری خرایە سەر دەوڵەتی تورکیای نوێ کە ڕووبەرەکەی 219,492 کیلومتری مربع و 30% ڕووبەری خاکی تورکیای گرتووەتەوە. لە گرنگترین پارێزگاکانیشی مەلاتیە، سوعرەت، غازی ئەنیتاب، ئامەد، ئەرزەڕوم، قارس، ئەرزەنجان، وان و بەدلیسە. بەشی ڕۆژهەڵاتی خرایە سەر دەوڵەتی ئێران کە ڕووبەرەکەی 215,892 کیلومتری مربع و 13% کۆی ڕووبەری خاکی ئێرانی گرتووەتەوە. لە گرنگترین پارێزگاکانیشی ئازەربایجانی ڕۆژئاوا، کوردستان، کرماشان و ئیلامن. بەشی باشووری خرایە سەر دەوڵەتی تازەی عێراق کە ڕووبەرەکەی 87,117 کیلومتری مربع و 17% کۆی ڕووبەری خاکی عێراقی گرتووەتەوە. گرنگترین پارێزگاکانیشی کەرکووک، هەولێر، سلێمانی و دوهۆکن. بەشی ڕۆژئاوای خرایە سەر دەوڵەتی سووریا کە ڕووبەرەکەی 18,300 کیلومتری مربع و 10% کۆی ڕووبەری خاکی سووریای گرتووەتەوە. لە گرنگترین پارێزگاکانیشی حەلەب و حەسەکەیە. بەشی باکووری ڕۆژهەڵاتیش هەل لە ساڵی 1828 زاینی دوای شکستی دەوڵەتی قاجاری لە شەڕی گەنجە لە بەرامبەر دەوڵەتی رووسیای قەیسەری خرایە سەر رووسیا و ڕووبەرەکەی 5,463 کیلومتری مربعە. دوا بە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەت و دەرکەوتنی هەردوو کۆماری ئازەربایجان و ئەرمەنستان بەهۆی ڕوودانی شەڕی ناکاران و کاراباغ لە نێوان هەردوو دەوڵەتدا لە ساڵی 1992 زاینی دابەشکرا. سەبارەت بە دانیشتوانی کوردستانیش دەکرێت بڵین بە ڕێژەی 85% کوردن و 15% تری عەرەب و فارس و ئازەری و تورکەمان و تورک و ئەرمەن و ئاسووری پێک دێنن. ژمارەی دانیشتوانیشی لەگەڵ ئەوەی سەرژمێریەکی دروست بۆ گەلی کورد نەکراوە، بەڵام بڕوا وایە کە لە نێوان 50 تا 60 میلیۆن کەس کەمتر نەبن. لە ڕووی خاکیشەوە لە چەند زنجیرەی چیا و دەشتایی و بان و دۆڵ پێکهاتووە. لەم بوارەدا هەردوو زنجیرەی چیای زاگرۆس و تۆرۆس دەکەونە کوردستانەوە. بەرزترین چیاش چیای ئارەراتە کە بەرزترین لووتکەی ئاگریە و بەرزیەکەی 5158 مترە و چیای ڕەشکۆش بەرزیەکەی 4168 مترە. دەشتەکانیش لۆڕستان و شارەزور بانەکانی جەزیرە و ئانادۆڵ لە گرنگترین دەشت و بانەکانی کوردستانن. ئاوهەوای کوردستانیش ئاوهەوای دەریای ناوەڕاستە کە لە زستاندا بەهۆی نزمبوونەوەی پاڵەپەستۆ لەسەر کوردستان و بەرزبوونەوەی لەسەر دەریای ناوەڕاست کە لە پاڵەپەستۆی بەرزەوە بۆ پاڵەپەستۆی نزم دەڕوات بەفر و بارانێکی زۆری لێدەبارێت. لە هاویندا پاڵەپەستۆ لەسەر دەریای ناوەڕاست نزمە و لەسەر ناوچەکانی کوردستان بەرزە، ئەمەش دەبێتە هۆی هەڵکردنی با لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ڕۆژئاوا، واتە لە پاڵەپەستۆی بەرزەوە بۆ پاڵەپەستۆی نزم. بەمەش پلەی گەرما بەرز دەبێتەوە بۆی هاوینی کوردستان تا ڕادەیە گەرم و وشکە. هەروەها دیجلە و فرات و قەزەل ئۆزۆن و ئەرەز لە بەرزایەکانی کوردستان هەڵدەقڵێن و سەرچاوەکانی دەرامەتی ئاویان بۆ کشت و کاڵ دابین کردووە کە لە پاڵ پیشەکانی ئاژەڵداری و بازرگانی و پیشەی سووک بوونەتە دەرامەتی ئابووری خەڵکانی ناوچەکە. ئەمە و سەرەڕای بوونی دەیان جۆرکان وەک بەرد و مەڕمەر و گوگرد و ئاسن و ئۆرانیۆم و سامانە سروشتیەکانی نەوت و گازی سروشتین. گرنگترینیشیان نەوت و ئۆرانیۆمن کە کورد خۆی تا ئەم دوایانەش نەیدەتوانی سوودیان لێوەربگرێت.
بینەرانی خۆشەویست سڵاو، دیسانەوە لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتووینەتەوە خزمەتتان. خۆشەویستان، هەروەک ئاگادارن لەم ڕۆژانەدا هێرشی گروپە تێروریستیەکان بۆ سەرخاکی کوردستان بۆ پەڕی خۆی گەشتووە. هەر بۆیە بەجێگەی خۆی دەزانم پێش ئەوەی کە بەرنامەکەمان دەست پێ بکەین لەلایەن خۆم و سەرجەم ستافی بەرنامەی مێژووی کورد هەر چەشنە هێرشێکی هێزە تێروریستیەکانی دەوڵەتی ئیسلامی یان بە واتایەکی دیکە هێزی کۆنەپەرست و خرافە باوەڕی داعش بۆ سەرخاکی پیرۆزی کوردستان شەرمەزار بکەین و هیوادارین پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە کوردستانی باشوور تا ڕاودونانی تروریستان لەسەر خاکی کوردستان هەروە بەردەوام بێت و هەروەها خۆڕاگری خەڵکی کۆبانی لە کوردستانی ڕۆژاوایش لە بەرامبەر ئەم گروپە کۆنەپەرستە بەرز دەنرخێنین و هیوای سەرکەوتن بۆ ڕۆڵەکانی گەلەکەمان لە هەر کام لە بەشەکانی کوردستان دەخوازین. بینەرانی خۆشەویست، کۆمەڵێک پێشنیار و ڕەخنە و تێبینی لەلایەن ئێوەی خۆشەویست لەسەر یەکەمین پرۆگرامی مێژووی کورد بەدەستمان گەشتووە کە بەو پەڕی دڵاوەڵاییەوە هەوڵمانداوە لەم بەشە و بەشەکانی دیکەی بەرنامەکەدا ڕەچاوی بکەین و بەدڵنیاییەوە ڕەخنە و پێشنیار و تێبینیەکانی ئێوە لەسەر سەر و سەرچاوی ئێمە جێگەی هەسوو. هەموو هەوڵی ئێمە ڕەزامەندی ئێوەیە. هەر بۆیە دیسانەوە هیوادارم پێشنیار و ڕەخنە و تێبینیەکانی خۆتان لەسەر ماڵپەڕی تایبەتی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان بنێرن و بەرنامەکەی خۆتان بە بۆچوونەکانتان دەوڵەمەندتر بکەن. خۆشەویستان، خوێندنەوەی مێژوو دەرسوەرگرتن لە هەڵە مێژوویەکان و هەروەها هەوڵدان بۆ دیسانەوە دووبارە نەکردنەوەی هەڵەکانی ڕابردوو، دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردن و پڕکردنەوەی بۆشاییەکانی مێژووی نەتەوەکەمان ئەرکێکی سەرشانی هەر تاکێکی کۆمەلگای کوردیە و بە دروست خوێندنەوە و دەرسوەرگرتن لە مێژووە کە دەتوانین داهاتوویەکی پرشنگدار و پێشکەوتوو ڕوولەگەشە بۆ گەلەکەمان دەستەبەر بکەین. بێگومان ئەوەی ڕابردووی خۆی نەناسێت وەک ئەوە وایە کوردوتنی لە تاریکی بە شوێن دووقرانی بگەڕێت. لە بەرنامەی ڕابردووماندا هەوڵماندا قسە و باسێک لەسەر مانای وشەی کورد و کوردستان بکەین و قسە لەسەر ئەوە بکەین بۆ یەکەمین جارەکان کەی و لەزاری چ کەسانێکەوە ئەم وشانە بەکار هاتوون. گرنگیان باسش ئەوەیە کە بەکارهێنان و ناوبردنی ئەم وشانە ڕاستەوخۆ ئێعتراف بەبوونی گەلێک لە مێژوودا دەکات بە ناوی کورد کە لەسەر خاکی خۆی ژیاوە. هەروە کە مامۆستاکەیوان ئاماژەی پێدا بۆ یەکەمین جارەکان ئەوە پادشایەکی تورک و گەڕیدا یان توریستێکی ئوروپایی و مێژوونووسێکی فارس بوون کە ئاماژەیان بە ناوی کورد و کوردستان کردووە. لە پانتاییەکی بەرفراوانی 3000 ساڵەدا ئەم نەتەوەیەی کە جێگای بایەخی پادشاکان و گەڕیدەکان و مێژوونووسەکان بووە وەکو پرسیارێک، ئەی بۆ هەوڵی ناونان و نووسینەوەی مێژووی خۆی نەداوە. ئەمە پرسیارێکە کە هەموو کاتێک لەلایەن پسپۆڕانی بواری مێژوو دێتە گۆڕێ و هەموو کاتێکیش بێوەڵام دەمێنێتەوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا وێڕای میوانی بەرنامە هەوڵ دەدەین قسە و باسێک بکەین لەسەر جوگرافیای کوردستان و هەروەها ژیانی سەرەتایی لە کوردستانی کۆن و گرنگترین ئەو شوێنەوارانەی کە مێژوویان بۆ گەلی کورد تۆمار کردووە تا ئەو شوێنەی کە کاتی بەرنامەکە ڕێگەمان پێ بدات. ئێستاش پێکەوە گوێبیستی میوانی بەرنامەکە دەبین و دواتر دێمە وڵاتان. کات دەمانەوێت مێژووی نەتەوەی کورد بنووسینەوە یا لە دیدارێکە زەفتی بکەین و بگەین بە هاونەتەوەکانی خۆمان. ئەم مێژووە زۆر فراوانە، دەتوانین مێژووە بە گشتی بکەین بە چوار قۆناغی مێژوویەوە: قۆناغی مێژووی کۆن، قۆناغی مێژووی ناوەڕاست، قۆناغی مێژووی قۆناغی مێژووی هاوچەرخ. قۆناغی مێژووی کۆن کە کۆنتری قۆناغی مێژوویە، ئەمە دەست پێکا لە دروستبوونی مرۆڤ بۆ لەسەر ڕووی زەوی لە سەخای کوردستان تا هاتنی سوپای ئیسلام بە وڵاتی ئێمەوە دایکردنی لەلایەن دایکردنی وڵاتی لەلایەن سوپای عەرەبی ئیسلامیەوە لە ساڵی 1606 زاینی و لێرەوەی تر کوردستان دەکەوێتە ژێردەستی دەوڵەتی خلافەتی ڕاشتی و ئەمەی عەباسی. ئەمە قۆناغی مێژوویە کە ئەمە دەستخۆی لە هەزاران ساڵە دات. ئەم بێداڵن قۆناغی مێژووی کۆن. ئەمە یەک. دووەم قۆناغی مێژووی ناوەڕاستمانەیە کە دەسەڵاتدارەتی ئیسلام دەرخەوە بەسەر وڵاتی ئێمە و دوێتە دوای دەسەڵاتدارەتی مەسیحی بسەنە ناوچەی وڵاتی ئێمەوە کە لە دەست پێکا لە ساڵی 1606 زاینی واتە لەسەری حوتمە دەست پێکا حوتمی زاینی تا ساڵی 1514 تا شای چاڵدێران لە نێوان دەوڵەت و دەوڵەتی عوسمانی و سەفەوی کە لە دەوڵەتی چاڵدێران ڕوویدا لە نزیک شاری وان و بەهۆیەوە کوردستاندا بەشکار لە نێوان دوو دەوڵەتی سەفەوی شیع و عوسمانی سونە.
ئەم پێ قۆناغی مێژووی ناوەڕاست بە ناوەڕاست ئیسلامیش ناسراوە. قۆناغی مێژووی نوێ دەست پێکات لە شای چاڵدێرانەوە وتە لە سەدەی 16 زایێنیەوە لە 1940 بکەین بە سەرەتا دەستپێکی قۆناغی مێژووی نوێ تاوەکو سەرەتای سەدەی 20م کە دوورتر من تا ساڵی 1940 تا جەنگی جیهانی یەکەم ئەمەش نزگەی 400 دەکات کەم بە قۆناغی مێژووی ناسراوە وەلو قۆناغی مێژوویدا کوردستان کەوتە نێو بەرداشی ملانەی درێزەکانی عوسمانی سونە ئێرانی شیعەوە ڕوسیای مەسیحی. قۆناغی مێژووی هاوچەرخ کە 300 ساڵ دەگرێتەوە مێژوەکەی لە سەدەی 20 دەست پێکاوتە ئەسبەردەوامە واتە قۆناغی کە هاوچەرخی مرۆڤەکانەوە تێدا دەیان و هەزاران مرۆڤ ژیاون کە ڕووداوەکانی ئەم 100 ساڵیان لەبیرە و ئەم ڕووداوانەی ئەم 100 ساڵە لە بیری وزدی خەڵکاماوەتەوە تۆما کراوە. دیارە بۆ قۆناغی مێژوێپان و پۆڕ ئەگەبێن لەسەر قۆناغی مێژوێپان بڕە قسە بکەین بەڕاستین تووشی پەرتەوازەی و تووشی کۆمەڵێک لای جاجی ئەبین بۆ وەڵێن ئەمە ئەم قۆناغی مێژوێ پۆلێ بکەین. ئێمە وەڵێن سەرەتا لە قۆناغی مێژووی دەست پێ بکەین کە قۆناغی مێژووی یەکەم قۆناغی مێژووی مرۆڤایەتیە دەست باسمان کرد لە دروستبوونی مرۆڤەوە دەست پێ ئەکات تاوەکو هاتنی ئیسلام بۆ وڵاتی ئێمە و دواتر هاتنی سوپای عەرەبی ئیسلامی بۆ وڵاتی ئێمە بۆ خاکی کوردستان. ئەم قۆناغی مێژووی قۆناغی مێژووی بۆ دوو قۆناغ دابەژە کرێت. قۆناغی پێش نووسین قۆناغی دوای نووسین. قۆناغێکە نووسین نەبووە و تۆمارەکانی قۆناغی مێژوویە هیچی دێبەجێ نەماوە دیگەل لە هەندێک شوێنەواری مێژووی یا نووسینی سەر ئەشکەوتێک لە بەوێنە یاوەکو پاشماوەی پەرستگایەک لاپاڵچیایەک ئەڵکەنداوێک بەردێک ئەمە بۆی بەجێمامێ لە قۆناغی مێژوێدا و لەگەڵ دۆزینەوە نووسین کە ئەمە لە 3500 پێشداین دەست پێ ئەکات تاوەکو هاتنی سوپای عەرەبی ئیسلامی وڵاتی ئێمە. لەم قۆناغی مێژووە دیارە ئێمەگەبێن وشی بکەنەوە توانین بەمێ سەرەتا بۆ دەست پێ بکەین کە کورد چۆن دەرەکەوێت. ئەمە تا ئێستا سۆڕانی بواری مێژوو بواری شوێنەوار نازان کورکەی دەرکەوتووە نەک کوردیان لە سەخاکی مەکەی مرۆڤ دەرکەوتووە. بەڵام بۆترین ئاماشەیە کە پشت ئەستوورە بە کۆمەڵە زانستی وەکو شوێنەوارناسی وەکو ئەنترۆپۆلۆژی زانستی مرۆڤ وەکو مێژوو ئەمانگەێنێتە ئەوەی کە لەسەر خاکی ئێمە 10,000 ساڵ پێشداین مرۆڤ دەرکەوتووە. 10,000 پێشداین دەبوو لە ساڵ پێشداین مرۆڤ دەرکەوتووە لە دەبوو لە ساڵ پێشداین کە مرۆڤ دەرکەوتووە تا 10,000 ساڵ پێشداین ئەم مرۆڤە قۆناغی سەرەتایی بڕیوە واتە قۆناغی بڕیوە کە ژیانی زۆر سەرەتایی بووە لە شکوتەکان ژیاوە. بەڵام لە 10,000 ساڵی زاینیەوە لە 10,000 ساڵ پێشداینەوە مرۆڤ ئەکاتە گوند و گوند دروست دەکات. مرۆڤی 10 ساڵ پێش زاین کە سەقای کێمە دەرەکەی بە بڕای پشوێنەوارناسان پسوڕانی بواری مێژوو ئەنترۆپۆلۆژیەکان ئەوانەی پسوڕانی بواری زانستی مرۆڤن دەگەنە ئەوەی کە مرۆڤ لە قۆناغەدا بێهۆش بووە مرۆڤێکی سادە بووە زۆر بە بێهۆشی زۆر بە شوێکی زۆر عەشوایی بەخسە لە خاکی خۆی گەڕاوە شوێن ئەوە کەوتووە کە سکیتیار بکات. مرۆڤی ئەم قۆناغە مێژوویە مرۆڤێک ئەشکەوتەکان ژیاوە چونکە وڵاتی مشکڵ ئەدی شاخایی بووە واشکری زۆرتیا بوو ئەشکەوتەکان بۆتە مەزگایەکە مرۆڤ لەسەر ڕووی زەوی. پاشبوونەوە لە ئەو شوێنی کە بێتە یەکەم مەزەلگا بۆ مرۆڤی گوند کە ئەشکەوتە بەوەندە کە مرۆڤ لە وڵات سەر خاکی ئێمە بەشێوەی پچڕ ژیاوە. بۆ پشگیری ئەوڕایی ئێمە ڕێ بگەڕێ بۆ ئەشکەوتەکانی شانی دەر دابێنێت چێبرا دۆست ئەشکەوتە زامێرد لە چێبەرانە سلێمانی ئەشکەوتی زرزی لە چەمی ڕێزان ئەم ئەشکەوتانە ئەمە هەمووی ئەمە لە پاڵدار ئەشکەوتی ئەم کوردستانی ئێمە لە کوردستانی باکوور و خۆرهەڵات و خۆرئاوا ئاماژن بە مێژووی نەتەوەیە کە هەزاران ساڵ پێشداین ژیاوە و هەوڵی داوە بێ پێشوێن ژیانە بگەڕێ هەوڵی داوە لەسەر ئەم خاکە بۆنی خۆی بسەلمێنێت. دیارە ئەوانەی کە مشکۆتانیان کەنەپشکنی کردووە دراسەیان کردووەوە ئەوڵدا بگەنە مێژووی مرۆڤێک نەتەوەیەک لەسەر ئەم خاکە بە زۆری گەشتیار بە زۆری کۆمەڵێک شوێنەوارناسی ڕووسی بەریتانی فەڕەنسی ئەمریکی بوون لە پاڵ کۆمەڵێک گەشتیاردا کە بەویست و حەزی خۆیان مشکۆتانیان دراسە کردووە پیاە گەڕاونەوە مێژووەکان تۆما کردووە. ئەو شوێنەوارناسانەی کە هەتوونە خاکی ئێمە وڵاتی ئێمە لە گەشتیان لە شوێنەوارناسە ئەمریکیەکان بەریتانیەکان فەڕەنسیەکان ئەڵمانیەکان ئیتاڵیەکان ئەمریکیەکان چون ئەشکەوتەکانی هەزار مێر بەسەرن
زەرزی شاری دەر شکوتەکانی چیایی بیستۆنی کرماشان تا شکوتەکانی چیای ئارەرات و چیای ئەگری لە باکووری کوردستان یا بە دوێکی ترازیە چیای زاگرۆسیان هەڵکردشکین کردووە هەموویان دەماگەێنەوەی کە لە بەشکۆتانەدا هەزارە خەڵک ژیاوە و بە شێوەی پسە شکوتەکانە ژیاون ئەم مرۆڤانە لە مێژوودا بە مرۆڤی نیاندەرتاڵ ناسراون دیارە ئەگەر چی مرۆڤی نیاندەرتاڵ مێژووی بۆ 6,000 ساڵ پێش زای نەگەڕێتەوە بەڵام ئەوەش خۆی لەخۆی مێژووی بۆ دەگەڕێتەوە کە لە باشووری ئەڵمانیا لە دۆڵێک بە دۆڵی نیاندەرتاڵ نەسراوە لەو دۆڵتا مرۆڤ دۆزراوەتەوە کە ئەو مرۆڤە هاوشێی مرۆڤەکانی ئەشکۆی شایندار و زارمەر دووز دەزی ئێمێ ئەنی ئەو مرۆڤی لێ دۆزراوەتەوە لە شێوەیە لە پەیکەردا لە دەست و قاشدا لە باڵادا لەو چووە وتراوە مرۆڤی نیاندەرتاڵ پرسیارەکە بە مێژوو ئەمەیە ئەم مرۆڤانە کە لەم شوێنکردانەدا ژیاون مرۆڤی زۆر سەرەتایی بوون هۆشیان نەبووە باڵا بەرز بوون دەستیان بۆ شوەیە دۆسی درێژ بووە قاچیان درێژ بووە هەمیشە هەوڵێندا بگەڕێن بە شوێن شتێکەکە بیخۆن تێریان بکات لە دەم لە ساڵ پێشداینەوە ئەتوانین بڵێن تا 10,000 ساڵ پێشداین کە ئەم قۆناغە زۆر فراوانە ئەم مرۆڤ من نیاندەرتاڵ نییە مرۆڤ نیاندەرتاڵەکە لێک لە ساڵ پێشداینەوە لەم هەندم خاکی ئەمە ژیاوە بەڵام مرۆڤەکان ناوی ترانێ کە ناوی جاوا و ناوی ترن کە دیارە ئەمە دواتۆ بچینە سە باسی داهاتوی بابەتەکەمە ئەم مرۆڤانەی کە لە ئەشکەوتانی بە ژیاون ئەمە دیارە خوانەوە مێژووی گەوخانتومان کردووە شوێنەوە ئەرناسەکان ئاماژە بۆ دەکەن کە لە شاشکەی شاینداردا مرۆڤ ژیاوە بەڵگەیەکی مێژوویمان بۆ ئەوە هەیە کاتێکە شوێناڕەسێکی ئەمریکی دێ لەشکەی شایندار لەشکەی شایندار کە نەپشکردن دەکات لە چینی خوا چینی چوارەمی ناوەشکەوتەکە پێکردی 5 مرۆڤ دەدۆزێتەوە مرۆڤێکیان دەردەکە بێکارەکەی غەنەژە نەشتەگەری کاربۆن 4 دەکە لە تاقیی کیمیاویەکانە کار لێسەر کراوە لەگەنەوە کە ئەم مرۆڤە تەمەنی نزیکەی 60 ساڵ بووە مرۆڤی دووە تەمەنی 40 ساڵ بووە پێکردی سێ تەمەنی 29 ساڵە 42 ساڵە و پێنجەم پێکردیان کە ناڵێکە تەمەنی 6 مانگ بووە ئەم مێژووی ئەم پێکەران دەگات بۆ 16 ساڵ پێشداین بەو لێوردبوونەوە لەم دۆزینەوەی دەگەینەوەی کە ئەمی لێردا ژیاوە خێزانێک بوون کە تەمەنەکان ئەماژە بوونی خێزان لێردا دەکات کاتۆی بڵێن لە 16 ساڵ پێشداین لە خاکی ئەمەدا تا ئاستی خێزان دروست بووە بەڵام خێزان لە ئەشکۆدا ژیاوە خێزانانە کەم بوون و دوور بوون لەیەکەوە کەواتە ژیان لە قۆناغی مێژوودا ژیان سەرەتایی بووە ژیان سادە بووە ژیان لەکوێ ژیان لە ئەشکۆدەکاندا بە شێوەی کەم بووە و خێزان پێگەیاندنیش وەکو بەبێ ئەم دەقە شوێنەوە ناسیەکە پێگەیشتوین سادە بووە وە خێزانێکی بچووکە بووە ڕاستمانە 5 کەسن بەڵام 5 کەسە معلوم نیە ئایا ئەمانە یەک خێزانن یا خێزانێکی ترن لە گەستان تۆ بێکەوە چۆمەش بۆ ئێمە ڕوون نییە چکە ئەو قۆناغی ئەمە دەتیا دۆزرێتەوە نووسین نییە تابزین ئەمە ناویان چییە بێژەکان مەخی دەگەڕێتەوە وەلانێکم لەکوێ هاتوون ئەمانەی بۆ مەدیان نییە تەنیا پێکەرێک بۆ دۆزراوەتەوە کە لە مرۆڤ چێت لەو شوێن دۆزراوەتەوە مەسەڵ من لە شوێنی وەزامێرد پاشەڕۆی مرۆڤ دۆزراوەتەوە یا شتێک مرۆڤ بەکاری هێناون لە ڕۆک و لە ڕشتی ئاژەڵی کە گەڕێتەوە بۆ 50,000 ساڵ پێشداین ئەوەی لە زەزی دۆزراوەتەوە پێکەری مرۆڤ دەگەڕێتەوە 12,000 ساڵ پێش زاین چەند ساڵ پێش ئێستا لە نزیک شاری زاخۆ پێکەری مرۆڤێک دۆزرایەوە گەڕای بۆ 100,000 ساڵ پێش زاین پێکەری مرۆڤێک بوو ئەم پێکەری مرۆڤێک لە زاخۆ دۆزرایەوە 40,000 ساڵ لە شاینداریش کۆنترە لەقەدەدا ئەوەی لە شاندە دۆزراوەتەوە ئەگەرتە بۆ سیەکانی سەری بیستەم بەڵام لە زاخۆ دۆزراوەتەوە هی سەری بیستوێکی زاین نییە کاتەم تا بچینە پێشەوە بڕای من توانم لێمە لە کوردستاندا مرۆڤی کۆنتەر دۆزینەوە و مێژووی کوردستان بۆ کۆنتەر دەگەڕینەوە لەکوێ ئەمانە دەتوانین بگەینە ئەوەی کە هەموو مرۆڤان ئەشکۆتا ژیاون و لە ژیان ئەشکۆتا بەڕاستی وکو باسمان کرد وەکو بۆتە ماڵ و حاڵی خۆی قورس و ناڕەحەت بووە شوێنەوارە مێژوویەکانی کوردستان دەتوانین بەسەر 3 جۆردا دابەشی بکەین: ئەشکەوتەکان، هەڵکەندراوەکان، گوندە کشت و کاڵیەکان.
لە گرنگترین ئەشکەوتە بە تەمەنەکانی کوردستان دەتوانین ئاماژە بە ئەشکەوتی شاندێر بکەین کە مێژووەکەی بۆ 45 تا 60,000 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. ئەوەی کە جێگەی باسە لەم ئەشکەوتەدا پەیکەری ئێسکی مرۆڤی جۆری نیاندێرتاڵ دۆزراوەتەوە. ئەشکەوتێکی کۆنی دیکەی کوردستان ئەشکەوتی هەزار مێردە کە دەکەوێتە 13 کیلۆمتری باشووری شاری سلێمانی. بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە بۆ یەکەمین جار خانمێکی شوێنەوار ناس بە ناوی کاردۆ لەسەر ئەم ئەشکەوتەدا ئەنجامیدا، تەمەنی ئەم ئەشکەوتە بەپێی ئەو کەلوپەلانەی کە تێیدا دۆزراوەتەوە بۆ 50,000 ساڵ پێش زایەن دەگەڕێتەوە. یەکێکی دیکە لەو ئەشکەوتە کۆنانەی کوردستان ئەشکەوتی زەرزەیە کە تەمەنی بۆ 12,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەشکەوتی کوڕوکچوو ئەشکەوتی قەسقەپان دوو لەو ئەشکەوتانەی دیکەن کە یەکەمیان دوو گۆڕی تێدا دۆزراوەتەوە و یەکێک لەو گۆڕانە بەپێی قسەی شارەزایانی شوێنەوار بڕوایە گۆڕی پادشای میدیا فراوێرتێس بێت. تەمەنی ئەشکەوتی قەسقەپانیش بەپێی ئەو هەڵکەندراوانەی کە تێیدا دۆزراوەتەوە بۆ ساڵانی 550 تا 600 پێش زایەن دەگەڕێتەوە. لە گرنگترین هەواڵەکانی مێژوویی کوردستانیش دەتوانین ئاماژە بە هەڵکەندراوەی قەرەداغ، هەڵکەندراوەی چیای حەریر، هەڵکەندراوەی ئانۆبانی و نووسراوەکانی پادشاکانی خالدی بکەین کە هەر کام و لە شوێن و ناوچەیەکی کوردستان مێژووی قۆناغێکی دیاریکراو لە وڵاتەکانمان بۆ دەخەنە ڕوو. گوندە کشتوکاڵیەکان بەشێکی دیکە لە شوێنەوارە مێژوویەکانی کوردستان پێکدێنن کە دوای ئەشکەوتەکان دووهەمین مەڵبەندی نیشتەجێبوونی مرۆڤ لە کوردستانی کۆندا بوون. لە کۆنترین گوندەکانیش دەتوانین ئاماژە بە گوندی زاوێ، چەمی و هەروەها گوندی چەرموو بکەین کە یەکەمیان دەکەوێتە باشووری ئەشکەوتی شاندێر لە دامێنی چیای برادۆست و مێژوەکەشی بۆ 12,000 ساڵ پێش دەگەڕێتەوە. هەروەها گوندی چەرموو دەکەوێتە 11 کیلۆمتری شاری چەمچەماڵ کە ژیان تێیدا بۆ 7,000 ساڵ پێش دەگەڕێتەوە. لەم قۆناغەدا دیارنی ئایا لە ڕگەزی لە نێر و لە مێکە لە قۆناغەدا ژیاون کامیان گەورەتر بوو لەبیتریان، بەڵام بە پشبەستن بە هەندێک لایانی زانستی دەکەین ئەوەی کەەوە پێی پیا و جەسەی بەێستر بووە توانتانێ ڕۆشتی زۆرتر بووە پیا و لە قۆناغەدا هەر گەورە بوو بێت. بەڵام کاتێک ئەم قۆناغەت تێپەڕێتەوە مرۆڤ 100 ساڵشکودا ئەژی وردەوەدا ئەمڕۆوان شکوتەکان شانی دەرۆزای مەردوو زەرزیەوە دێنە خوارەوە دێنە لاپاڵی چیاکان وەلا ئەوڵ هەڵدان لەوێ دابژین چکە زانستان بابەتەکە بڕوانین دەگەین ئەوەی کە کاتمر لە شکۆتە ئەژی بە ڕۆژ لە ئەشکۆ دەرەوە بەناو لاپاڵچیاکانە ئەگەڕێ بە شوێن خۆوانە بۆ ژیان ئەگەڕێ چی دەستکەوێت لەوێ یا ئاشای دەستکەوێت یا ڕۆکی دەستکەوێت. کاتێ مرۆڤە بەرداوام دێتە لاپاڵچیاکان دەچێتە بۆ ئەشکۆتەکە بۆ سەرەوە بیر لەوە کاتەوە بە 5,000 چەندین هەزار ساڵ بێت لاپاڵچیاکە لەوێیە بژی. بۆ پشبەستن بەم دەقە مێژوویە بۆی کە مێژووی کوردستان لە قۆناغێکی ترە دۆزینەوە دەگەینەوەی کە دۆزینەوەی گوندی زاوێت چەمێ لە لاپاڵی چێ برادۆست لە خوار ئەشکۆی شاین دەرەوە کە گوندێکی پێنج ماڵی بچووک بوو بچون کەسی دیا ژیاوە بڕە شوێنەوار ناسان ئەمە ئەگەرتەوە 12,000 ساڵ پێش زاین ئەمە قۆناغی دروستبوونی گوندی کوشتتوکاڵ گوندە جارێ گوندێکی سەرەتایی گوندێکی بچووک لە پێنج ماڵ پێگاتووە لاپاڵی چیەکدا واتە مرۆڤ لە قۆناغەدا لەشکۆتەوە دێتە گوند دێتێکی خۆی خانەکانی گوندی زاوێت چەمێ خانی بەرزدین ئەرزەکان هەڵکۆڵیوە چونتە ناو قۆڵایی ئەرزەکەەوە وەدە سەرەکان داپۆشیەوە بە هەندێک درەخت و چلکە و گژوگیا شتیوە. بەڵام دواتر شوێنەوەناسەکان شتێک دۆزنەوە لە نزیک شای تۆچەماڵ لە پارێزگای سلێمانی لە شوێنەواری چەرمۆ بە ناوی گوندی چەرمۆ دۆزنی گوندی چەرمۆ لەلایەن شوێنەوەناسێکی مەریتانیەوە کاردەوە ئاماژە بۆ دەکات کە ئەم پرسیارە بۆ مێژوو زۆر گرنگە ئاماژە بۆ دەکات کە ئەم گوندە بەر لە 7,000 ساڵ پێش زاین بوونی بووە لەم گوندەدا 150 قەس ژیاوە 30 ماڵ لەم گوندەدا هەبووە
وەلە گوندەدا دانەوێڵە و فستق و گەنم و جۆ چێنراوە لەم گوندەدا مەڕ و بزن و سەگ و پشیلە بەخێو کراوە ماڵی کراوە هەموو ئەمانە ئاماژەن بەوەی کە لە 1000 ساڵ پێش زایندا گوندێ بەناوی گوندی چەرمۆ هەیە کە 150 ماڵە کە لەمە وردەبینەوە ئایا گوندی چەرمۆ کە قۆناغێکی تری ژیانی کوردستانی کۆنا و قۆناغی پێشکەوتوتر لە قۆناغی ڕابردوو چکە مرۆڤ لە ئەشکەوتا ژیە هاتە لاپاڵ چێغەنەسادا دەشتایەکان و لە دۆڵێکا گوندێکی دروست کرد و ئەم گوندە کە دەرەکەوێت لە 1000 ساڵ پێش زایندا ئەم گوندە 150 کەسە پرسیارەکە ئەمە 150 کەسە چۆن ئاوازیایان کرد کە دەڵێن ئەمە 25 ماڵە بوونە 30 ماڵە ئەم 30 ماڵە پرسیارە بۆ مێژوو چۆن گەیشت بە 30 ماڵ ئێستا تا بێ ماڵی بێت دوای 2 ماڵ دوای 3 ماڵ کەواتە کات 1000 ساڵ پێش زاین گەڕێتەوە دەگەینەوەی کە بەل لە 1000 ساڵ پێش زاین مرۆڤ خێزانی دروست کرد لە کوردستاندا بە کوردی ڕەزی نێرمێکتیان ناسیوە خێزان دروست کراوە ماڵ دروست کراوە ئەمجا بۆتە ئەم گوندە کەواتە دروستبوونی گوندی چەرمۆ کە بگەڕێتەوە بۆ مێژوویەک ناگەڕێتەوە 1000 پێش زاین گەڕێتەوە زۆر پێش مێژووە بەڵام لە 1000 ساڵ پێش زایندا ئەم گوندە بریتی بووە لە 150 ماڵ بۆی لە خۆی ئەمجا لە گوندی چەرمۆدا هەندێک پێشکەوتنی گەورە ئەبینین مەسەن لەوێ ماڵەکان بە کەڵک چەڵدراون و خشتەکە خشتی قوڕە و دوجار ماڵەکان سەربانەکان گیراوە بە درەخت و بە گژوگیە و گڵی کراوە لەسەر گوێسەوانی هەیە لە بینی ماڵێکدا ئاساواری دۆزراوەتەوە تەنور دیارەکە گەنم و جوان ناشتێکەوەتە گەنمجۆ کراوە بە ئارد و دوجار ئار کراوە بەنان و لە ناشتی دروست کراوە کاتێ مەڕۆ پشی لێ ماڵی کرا بەخێو کراوە ئەمە ئاماشەن بەڕاستی بزانین سرم بەوە بچین ئەکرێ بڵێن سەگ بۆ پاسەوانی ماڵەکە بووە پشیلەش بۆکە لە ماڵەکە بەخێو کرد و لەگەم بۆ ڕازیکردن و بۆ ژیرکردنی مناڵەکان بەکارێن نابێت بەخێوکردنی مەڕ و بزن و بەراز خۆی لە خۆیدا ئاماشەی بۆیە کە سوود لە مەڕ و بزن و بەراز گیرا بۆ کۆمەڵشتی جیاجیە و ڕۆژگار دێرە بەراز ماڵی کراوە ئێستا بەرازکە لە ئەم ماڵی ناکرێت چکە لە ئەنی ئیسلامدا قەدەغە کراوە کە لە سەداحەوتی میزانی ئەم ئاینە گەیشتە وڵاتی ئێمە کەواتە بەخێوکردنی مەڕ و بزن و بەراز بەڕاستی لە گوندێکی ئاوادا پێشکەوتێکی زۆر گەورەیە کە ئەم گوندە ئێستا سەرنج دەین کوشتتوڵی تیاکرێت ئاژەڵداری تیاکرێت مەڕماڵات بەخێو دەکرێت سەرباری ئەوە لە گوندەدا خانوو هەیە تەنور هەیە واتە ژیانەکە ژیانی پێشکەوتووە زۆر ئەم پێشکەوتە بە بڕای پسپۆڕانی واری مێژوو پێشینەیەکی مێژووی هەیە کاکرێت بگەڕێتەوە 50-60 ساڵ پێش زاین بۆی بڕای ئەمە پێمەوەی کاتێکە لە شای دەرەوتمان پێکردی 5 مرۆڤ دۆزراوەتەوە بەڵێ لێرە خێزان هەبوو بەڵام ئەم خێزان ئەشکۆدا ژیاوە ئەکرێ مشکۆتە لە 12 ساڵ دوای ڕوودا مێژووە هاتبێتە لاپاڵ چیاکە مەسەن لێ خانووی دروست کرد بێت ئەم خانۆ زیاترەوە بە دوای بۆتە چەند خانووێک بۆیە 1000 ساڵ پێش زاین خۆناغی دروستبوونی گوندی کوشتتوکاڵیە لە خاکی ئێمەدا کە بڕای پسپۆڕانی واری مێژوو بارشو ناوناز ئەمە کۆنتنی گوندی کوشتتوکاڵ لە مێژوودا ئەی کۆنتی گوندە تا ئێستا لە مێژوو دەزراوەتەوە ئەویش شانزگی بە خاکی ئێمە ئەکەوێت کە خاکی کوردستانە پرسەی مێژوو دیار دابوویمە کە زۆر گەنگە لە تشکی غێنە سەر بەڕاستی بۆ ئێمە ئەوەیە کە دروستبوونی گوندی چەرمۆ و ژیان لە گوندی چەرمۆدا ئاماژێکی تر بە ئێمە دەڵێت ئەویش ئەوەیە لە گوندی چەرمۆدا وەکو سەرچاوەکان باز دەکەن لێرەدا ئافرەت دەسەڵاتدار بووە ئافرەت گەورەی ماڵ بووە بۆ ئافرەت لەلایەک هەم ماڵی مناڵی بەخێو کردووە هەم ماڵی پاکردوێتەوە هەم ماڵی ئیدارە کردووە و لە دەشتیشدا هاوکاری نێردەکەی کردووە لە قەدێکدا پیاوە لەم قۆناغەدا تەنیا ئیشی دەشت بووە ئیشی کوشتتوکاڵ و ئاژەڵداری بووە سەرنج بە ئەرکی ئافرەت لەم قۆناغەدا گەورەترە و مەزنتریشە و بەهێزتریشە هەم لە دەشت هاوکاری نێردەکەی دەکات لە زەوی کوشتتوکاڵەکەیدا لە ڕزوباخەکەیدا هەم ئیدارەی ماڵ دەکات هەم مناڵ بەخێو دەکات هەم مەڕۆزدەکانیش دەشت شیریان لێ دروست دەکات ئەمانە پرسیارە خۆی لەخۆیدا بۆ ئەم قۆناغە لە مێژوودا بێتەوە قۆناغی دایک سالاری کە لێدا ئافرەت گەورەی ماڵە گەورەی گوندە لێکۆڵینەوەی زەویشناسی و شوێنەواریەکان دەریان خستووە کە پێکهاتەی زەویەکانی کوردستان بۆ سەردەمانێکی کۆن ئەگەڕێتەوە. ئەو لێکۆڵینەوانە دەریان خستووە
زنجیرە چیاکانی زاگرۆز لە سەردەمی بالیلۆسین واتە 65 ملیۆن ساڵ لەمەوبەر و زنجیرە چیاکانی باکوور و تۆرۆس لە سەردەمی مایۆسین واتە 30 ملیۆن ساڵ لەمەوبەر و ناوچە زورگیەکان و دەشتاییەکانی لە سەردەمی بلایستۆسین واتە 20 ملیۆن ساڵ لەمەوبەر دروست کراون. ئەمە و سەرەڕای ئەوەی سەرجەم تێۆرەکانی ئاوهەوا پشگیری لەوە ئەکەن کە مەرجەکانی ئاوهەوای لەبار لە کوردستان بۆ بوونی ژیانی سەرەتایی لە کۆندا بۆ سەردەمانێکی کۆن ئەگەڕێتەوە. لە کوشتتوکاڵەوە کە ڕۆژگار تەمەندێ ئەپارەوە گونی تر کوردستان دروست دەکرێت و کوردستان بەشتی گونیتر ئاشنا ئابێت وە لە شوێن جیاجای کوردستاندا گوندی تر دروست دەبێت و مرۆڤی تر دەژی دەکاتەوە کە مرۆڤ وردەوە دەبێت کاتەوە لە گوند دوور کەوێتەوە زیبای دەجوای دانیشتوان و باشبوونی بارودۆخی ژیانی تاکان و تبرە لە قۆناغدا کوشتتوکاڵ دەکەم ئاژەڵداری دەکات پیلەوە دەکاتەوە کە ئەم جارە لە شوێنێکی باشترا بژی قۆناغی چی دێتە ئاراوە قۆناغی دروستبوونی شار دێتە ئاراوە مێژووی ئەمە جیاز لە مێژووی هەموونەتەوەکانی تر ئەم مرۆڤی لە مەشکۆتای ئاژی مێژووم پرسیارە دواتر لە مەشکۆتای ئاژی دێتە لاپاڵچیاکە دێتە گوندە کوشتتوکاڵیەکە لێرە دەرژی گوند کوشتتوکاڵ دروست دەکات و گوند کوشتتوکاڵ پەرە پێدات لەم گوندەوە نایەتە گوێ ڕووبارەکان و گوێزێ و چەمەکان ئەم بۆ مێژوو پرسیار بەڕاستی یانی لە ئەشکەوتەوە لە بەرزایی چیاکە بۆ لاپاڵی ئەشکەوتەکە کە ئەشکەوتەکەیە قراق چیاکەیە لێشە هەندێجا ئەشکەوت و هەندێجار لە تاشە بەرد و شوێنی حیوانەوەی تایە تا گوند تا ئەوی خان دروستکات تایەتە بینی دۆڵێک کە لە ئەشکەوتە بێتە گوندی کوشتتوکاڵی گوند دروستکا لێرە ئەبێ بە پێوەرەکانی مێژوو بەپێی ژیانی نەتەوەکانی ئەوروپا و ئاسیا بێتە گوێچەم و زێ و ڕووبارەکان لە ئاو نزیک بێتەوە کە لە دنیادا ئەمە ئاوا ڕۆشتووە بە پێچەوانەوە کولێرەوە ڕووەکاتە دروستکردنی قەڵا سەر تەڵگەرد و تەبڵکەکان و لەوێ شار دروست دەکات دروستبوونی ینی یەکەم شار لە مێژووی خاکی ئەمەدا شاری هەولێرە کە بەستە قەڵای هەولێر دروست کراوە قەڵای هەولێر کۆنترین شاری مێژووی خاکی ئێمەیە قەڵای کەرکووک هاوشانی قەڵای هەولێر دیسانەوەکی لە شارە کۆنەکانی مێژووی وڵاتی ئێمە تاقەتە قەڵای جزیرە و قەڵاکانی دی کوردستان کەواتە چوونی خەڵکی کوردستان لە گوندەوە بۆ قەڵا لە گوندەوە بۆ سەرتەپۆڵکەیەک و لەوێ بیکا بە شار و شورای بۆ بکات و لەو شورا داخراوە دابژی بە بڕای من ئەمە ئێماگەنە سەد و خوازوگەن کە ئەمە ئەتوان ئەمە لێرەوە مێژووی کورد دابڕێژ جارێکی تر ئەویش ئەوەیە ئەو کاتێک کە خەڵک گوندە ئاژی کوشتتوکاڵ دەکات ئاژەڵداری دەکات ئافر لێرە گەورەی ماڵە پێ دەچێت لە قۆناغ مێژوودا ئەم گوندانە ڕۆبەڕووی هەڕەشەی دەرەوە بووبوونەوە شەڵ لە بینی گوندەکان ڕووی دابێت لەسەر زەوی و لەسەر کوشتتوکاڵ و لەسەر ئاژەڵداری دوجار لەم شەڕاندا ئەبینی ئەوەی کە کار لە شەڕەکەی ڕۆڵی هەیە پیاوە جەستەی بەهێزە دەستەی بێزە و توانای هەیە و قووەت وێزیتیایە بچۆن ئافرەت دەستی پیا و کەمێ لاوااسترە لەر بنیانترە ئەمە وای کردووەکە ئافرە بێت پێشەوە لە قۆناغ مێژوویە و ئافرەت لە قۆناغدا لە پێشەوە بووە بێتەوە دواوە پیا بێتە پێشەوە واتە ئەمجا پیا و شوێنی ئافرە بگرێتەوە بۆ بێتە لە قۆناغی باوەکسالەری تر لێرەوە پیا و ڕگەزی نێرینە دەکاتە ئەو قەناعەتێکە بۆ پاراستنی زەویەکەی ڕز و باخەکەی ئاژەڵەکەی خانووەکەی ماڵەکەی داراییەکەی و بە کورتی ژن و مناڵەکانیشی لێگاتەوە ئەبێ ڕووکاتە شوێنێک کە مەترسی کەمتە بێ بۆ ژیان ئەم شوێنەکاتە کوێ دروستکردنی قەڵا پیاوە بەرەی توانای ئە بەرەنگاری نییە ڕوو دەکاتە چی دروستکردنی قەڵا و لە قەڵاوە لەسەر گرد و تەپڵکەکاندا شا دروست دەکات و دواتر ئەمە بێتە قەڵا و مێژووە لە مێژووی کۆنی کووردا سەدان قەڵامان هەیە کە وەکو شار بەکارهاتووە و شار بووەوە و خەڵکی تیا ژیاوەوە ئەم قەڵایە بۆتە مێژوویەک بۆ نەتەوەی کورد وازەگر کۆنتنی قەڵای هەولێرە کە بێتە کۆنتنی شار لە مێژوودا و کۆنتنی شاریش لە مێژووی خاکی کوردستاندا چوونی
ڕوتی مێژوو ڕوتی ژیان لە خەسەقاکی ئێمە لە گوندەوە بۆ قەڵا واتە لە گوندێکی پێدەشتە و کراوە بۆ قەڵایەکی داکراو ئەمە خۆی لەخوای مێژوو پرسیارە چوونی بۆ قەڵا ماین دابڕان لە چی دابڕان لە خەڵکی تر دابڕان لە دەشت دابڕان لە ئاوادان لەکرانەوە چوونی بۆ قەڵا مانای داخران و داخرانی عەقڵ داخرانی بیری ئینسان بێتەسکبوونەوە واتە لە بنا پاراستنی بۆی پێ دەڵێن خێزان و ماڵناکە بە دوای دەکو لە کوردیا دەبێتە شەرەف بین ئەمە لە خەڵدا ئابرێت دواتر ژیان لە قەڵاکاندا وەردە ئیتر وەردە ئەو بەها گەورەیەکە لە ڕابردووی ئەمەدا هەیە وەردە تەسک و بچووکە بێتەوە ئەو شانسانیەکە لە پێش ئەو خۆناغەدا هەیە وەردە بەو گەورەیە نامێنێت بۆیە لەم خۆناغدا پێ دەڵێن خۆناغی باوکسەلاری و دێت پیا و دەبێت بەهۆی توانە جەستیەکانی خۆیەوە ئەمجا بە کورتی شەرەفی ماڵ و ماڵی خۆی پارێزێت لە قەڵایەکدا کە شوورەی هەیە شوورەی قایمی هەیە بە دەرگایەکی قایم گیراوە و ئەمە ناو قەڵاکەدا ئەژین ڕۆژان دێنە دەشت و دەر کشتتوقاڵی خۆیان دەکەن مەرماڵاتی خۆیان بەخف دەکەن دو دیوارە دەکەنەوە بۆ قەڵاکە و لەوێ ژیان بەسەر دەبن ئەمە وا دەکاکەیتەوە دەوەدا ژیانی کوردستانی کۆندا بە ئاراستی گۆشەگیری بڕوات و لێرەوە زلێزەکان ڕوو دەکەنە خاکی ئێمە ویان دەیانوێت خەڵات دوای قەڵا بگرن لەم قۆناغە مێژووی ئیتر وەردە شاکان ئێمە لە قەڵاکان دروست دەبن دوای قۆناغی دواتر دێتە دەشتەکان هەندێک دروست دەبن بۆ بڕامن ئەگەر مرۆڤی کۆنی کورد لەشکی گوندە کشتتوقاڵەکانەوە بە هاتارۆخی ڕووبارەکان و ڕووبارەکانی تێپەڕاندایە بۆ زیەکان بۆ دەریاکان پێم وابوو ئاستی معرفی و ئاستی کرا لە گور گەورەتر بێت و کورد تووشی گۆشەگیری و داپڕان دەبێت ئەمە ئاکا کە مێژووی نەتەوە خاکی ئێمە ڕۆی داپڕان دەکات و دوجار سەرلێک لە مێژووی کۆن نەتوانمان کردووە ببی دەقە مێژوویە کۆنەکان بەرەو گۆشەگیری تەسکی بڕوات بەڵێ خۆشەویستان سپاسێکی زۆر بۆ مامۆستا کەیوان بۆ قسە و باسەکانی من خۆم وەکو تاکێک کەڵکم لێ وەرگرت و کۆمەڵێک زانیاری زۆرتری بە زانیاریەکانمی زیاد کرد هیوادارم ئێوەش سوودتان لێ بینی بێت و بەرنامەی ئەم شەویشمانتان بەدڵ بوو بێت وێ ڕایڕێز و خۆشەویستیم و بە سپاسێکی فراوان کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم لە ڕاو بۆچوونەکانی خۆتان بێبەشمان نەکەن خۆشەویستانم تا پێکگەیشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە کە دەبینەوە بە میوانی ماڵەکانتان بمێنن با خۆشی و شادی کوردستانی نیشتمانمان ئازاد و ئاوەدان ماڵەوە